عزیزانم خۆشەویستانم سڵاوتان لەبێت لە مەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. لە ماوەی ڕابردوودا گفتوگۆ سەبارەت بە سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان لە نێوان سیستەمی سەرۆکایەتی و پەرلەمانیدا یەکێکە لە باس و خواسە سیاسی گەرمەکانی ئەمڕۆی هەرێمی کوردستان. ئێمە لەم بەرنامەیە پرسین ئایا لە ئێستادا سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان سیستەمی سەرۆکایەتیە و سەرۆک گرنگترین و بڕیارچارن و ساستترین بڕیارە سیاسەکانی لە چنگی خۆیدا کۆ کردوێتەوە یان بە پێشەوانەوە سیستەمێکی پەرلەمانیە و پەرلەمان مافی چاودێریکردنی دەسڵاتەکانی دامەزراوەی سەرۆکاتی هەرێمی کوردستانی هەیە. ئایا لە قۆناغی ئێستای هەلومەرجی سیاسی و مێژووی کوردستاندا ئەوەی ئێمە پێویستمان پێێتی سیستەمێکی حکومڕانیشی سەرۆکایەتیە یان پەرلەمانیە؟ ئایا ئەو بۆچوونە ڕاستە هەمیشە سیستمی سەرۆکایەتی لەم کۆمەلگایانەیە بە شێوەیەکی گشتی بەرەو دیکتاتورێت هەنگاوەڵەگرێ و بە پێشەوانەشەوە سیستمی حکومڕانی پەرلەمانی زیاتر و باشتر لە بیناکردی دیموکراسیەوە نزیکە. بۆ گفتووەکردن سەبارەت بەم تەوەریە میوانداری هەرێک لە بەڕێزان ئاسۆکەریم ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە هەولێرە لەگەڵمانە و بەڕێز دکتۆر ئاکۆ حەمەکەریم کە لە بەرنامە لەگەڵمانە لە سلێمانی سوپاس کە بینەرمان دکتۆر ئاکۆ ئەمێ لە بەڕێستەوە دەست پێ بکەم. بۆچوونێکەیە کە پێی وایە سیستمی سەرۆکایەتی هەرێمی حکومڕانی کوردستان سەرۆکایەتیە تۆ بۆچوونت چێ لەم بارەیەوە؟ ئایا سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا سەرۆکایەتیە و سەرۆک دەسڵاتە گرنگەکان و بڕیارە چارن و سازەکانی لە چنجی خۆیان کۆ کردوێتەوە یان نەخێر ئەو دەسڵاتانە کۆتوبەند کراوە بە پرەنسیپە دیموکراتەکان و لەشە چاودێری پەرلەماندایە؟ ئێمە بۆ ئەوی بزانین دەوڵەتێک سیستمی فەرمانڕەوانیەکەی چییە پێویستە لە دەستور بڕوانین کە هەیکەلێت و شێوازی بڕیاردان و شێوازی دەسەڵاتەکانی نێوان سێ دەسەڵاتە جیاوازەکە دیاریەکات. بەڵام بۆ پێی کە لە هەرێمی کوردستان تایسە دەستورمان نییە، ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ یاسای سەرۆکایەتی و یاسای هەڵبژاردننی پەرلەمان. لەوێ سەیرەکەین کە سیستمی سیاسی لە ڕۆ یاسایەکەەوە کە من ئەمێ باسی کەم نا سیستمێکی سەرۆکایەتی تەواوە وەکو شێوازی کە لە وڵاتە سەرۆکایەتیەکان هەیە وەک لە ئەمریکا هەیە، نا سیستمێکی پەرلەمانیە وەکو ئەو شێوازە یاخود ئەو مۆدێلە سیاسیانی کە لە وڵاتە پەرلەمانیەکان هەیە وەکو بریتانیا یاخود وڵاتانی تر. سیستمی هەرێمی کوردستان بۆ شێوەی کە هەیە سیستمێکی تێکەڵاوە یا هەندێک جار پێوترێ پەرلەمانی لادەر یا پێوترێ نیمچە سەرۆکایەتی. ئەم جۆرە سیستمە پەرلەمان هەیە کە لەلایەن خەڵقەوە هەڵەبژێرێ و پەرلەمانیش سەرۆکوەزیران هەڵەبژێرێ کە کابینە دروستەکە یاخود حکومەت پێگەێنێت لە پەنا سەرۆکوەزیرانە کە لایەنێکە لە دەسەڵاتی جێبەجێکردن دەسەڵاتێکی تری باڵاتر هەیە کە سەرۆکی هەرێمە ئەو ڕاستەخۆ لەلایەن خەڵقەوە هەڵەبژێرێت بەبێ ئەوەی کە لەژێر چاودێری و لێپرسینەوەی پەرلەماندا بێت. ئەو جۆرە سیستمانی کە بۆم شێوەیە نیزامی سەرۆکایەتی لەگەڵ نیزامی پەرلەمانی تێکەڵاو کردووە پێوترێن نیمچە سەرۆکایەتی. بەڵام ئەوەی کە جێگای تێبینیە لە سیستمی سیاسی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە سەرۆکی هەرێم دەسەڵاتێکی زۆری پێدراوە ئەتوانێت دەست لە کاروباری پەرلەمان وەربدات لە کاروباری دادگاکان وەربدات دەست لە کاروباری ئەمنی و ئیداری و کارگەڕێکان وەربدات و ئەتوانێت دنیایەک سەلاحیاتی پێدراوە کە مەرسوم دەربکات بۆ تاعینکردنی مۆزەفە لە بەرزەکان هەتا دادوەرەکان هەتا دوایی ئەم هەموو دەسەڵاتی پێدراوە بە بێەوەی لەژێر چاودێریا بێ یاخود پەرلەمان بتوانێت چاودێری بکات. لە سیستمی پەرلەمانیە لە هەموو دنیا بوو شێوەیە کە سیستم کە لە پەرلەمانە متمانە بە سەرۆکوەزیران یاخود بە سەرۆکی وڵات دەدرێ ئەگەر هەبێت و ئەمان ڕاستەوخۆ بە حکمی شەرعیتیان لە پەرلەمانەوە وەرگرتووە لەژێر چاودێری پەرلەمانان واتە پەرلەمان ئەتوانێت لێپرسینەوەیان لەگەڵا بکات چ بە شێوازێکی تاک بێت یاخود بە شێوازێک بێت لەگەڵ هەموو کابینەکەی بێت. بۆیە یەکێک لە باشەکانی تری سیستمی پەرلەمانی ئەوەیە کە پەرلەمان ئەتوانێت ئەو کابینەی هەڵبۆشێنێتەوە و متمانی لێفسەنێتەوە. بەڵام ئەگەر هاتوو سیستمەکە بۆ شێوەیە بێت وەکەوەی کە هەرێمی کوردستان هەیە واتە سەرۆکی هەرێم هیچ لایەنێکی یاسایی نییە کە بتوانێت لێپێچینەوەی لەگەڵا بکە، ناتوانرێت لێپێچینەوەی لەگەڵا بکرێەوە، ناتوانێت متمانی لێبسەنرێتەوە. هەندێک شت هەیە کە دواخراوە بۆ ڕەشنووسی دەستوری هەرێم کە ئەوێ هەندێکم و کورتی تیاگەر مەجال هەبوو دواتر. بەڵام ئایا هەڵبژاردننی سەرۆک لەلایەن گەلە و لە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ دەنگدانێکی ڕاستەوخۆی گەلە ئەمە هێمایەک دەبێت بۆ ئەوەی کە ئەم سەرۆکە کە ڕاستەوخۆ لەلایەن گەلە و بە دەنجی گەل هەڵدەبژێرێ لەسەر و چاودێریکردنی پەرلەمانەوە بێ و پەرلەمان نەتوانێت دەسڵاتی لەبسێنێتەوە وەک لە ئەزمموی هەرێمی کوردستاندا هەیە؟
نەخێر بۆمانە نابێ بۆ شێوازە بێت ئەمە بۆ وڵاتێک کراوە کە ئەم سەرۆکی ئەو سەرۆکە کە هەڵەبژێرێت بۆ نمونە لێرە کە سەرۆکی هەرێمە و دەسەڵاتێکی زۆری هەیە کە لە وڵاتەیە بە تەواوەتی دەسەڵاتەکان لە یەکجیاکرابێتەوە دامەزراوە نیشتیمانیەکان بە فعلی دامەزراوە بن و یاسا سەروەر بێت و میدیا ڕۆڵی خۆی بژێڕێت و بتوانرێت سەرۆک بهێنرێتە بەردەم دادگا لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان کە لە قۆناغێکی گواستنەوەیە کە هێشتا حیزب لە دەسەڵات جیان نەکراوەوە کە هێشتا دوو ئیدارەی هەیە کە هێشتا هێزی پێشمەرگە لە کوردستانە هێزێکی پرۆفشناڵی نیشتیمانی نیە بەڵکو تا ڕادێک هێزێکی حیزبیە لە وڵاتێکە کە وەزع سیاسەکەی بەو شێوەیە بێت و ئەو هەموو دەسەڵاتە لە دەستی سەرۆکی هەرێما کۆکرابێتەوە مەترسی ئەوە هەیە کە ئەم دەسەڵاتە تەحول کات یاخود لە ئایندەیە بەرەو تاکڕەوی بڕات یاخود بەرەو دیکتاتۆری. زۆر سوپاس کاک ئاسوامەوە لە بەڕێزت بپرسم وەکو ژمارەێک لە چاودێران و دکتۆر ئاکۆش ئاماژەی پێکرد کە ڕای وایە کە لە سیستمی حکومڕانی هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێمی کوردستان بڕیارە چارە نووساز و گرنگەکانی لە چنجی خۆیدا کۆ کردوێتەوە و دەسوەردەداتە کاروباری دەسەوەردەداتە پەرلەمان یاتوانێت هەڵۆشانەوەی هەیە و دادگاکان و کۆمەڵە کشتی دیکەش ئەمە پێمان دەڵێ لە داهاتوو ئەگەری ئەوەی تیا بەرەو دیکتاتۆریێت بڕوە حەزەکەم تێگەشتن و ڕاوەکردنی بەڕێزت لەو بارەیەوە بزانم. کاکە ئومێد بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە دەمەوێت چەند شتێک بۆ جەنابی دکتۆر ڕاست بکەمەوە. سیستەمی پەرلەمانی لەسەر دوو کۆڵەگەی سەرەکیدا دەمەزرێ. ئەویش ئەوەیە کە دەسەڵاتی جێبەجێکردن دوولکەیە واتە لە سەرۆکی دەوڵەت زائیدەن حکوومەت واتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ وەزیرەکان پێک دێ. ئەمە لە مادەی 59 ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستاندا ئاماژەی پێکراوە و لە واقعی حاڵیشدا ممارەسە دەکرێت. ئەمەیان یەک. دووەم دیارە هەروەکو لە مادەی یەکی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانش ئاماژەی بۆ کراوە هەر سێ دەسەڵاتەکە لێکجیان بەڵام دیارە ئەو لێکجیاکردنەوەیە ئەو فەسڵێکی مەرنە تند نییە وەکو لە سیستەمی سەرۆکایەتی هەیە بەڵکو پەیوەندی لە نێوان هەردوو دەسەڵاتی یاسادانان و دەسەڵاتی جێبەجێکردن دەبێت جۆرێک لە هاوسەنجی هاریکاری کۆنتڕۆڵکردنی یەکتر و یان چاودێریکردن بەسەریەکەوە هەبێ. دەکرێت ئەمە دواتر دیراسەی بکەین قسەی لەسەر بکەین مەزاهیرەکانی هاوسەنجی چییە مەزاهیرەکانی تەعاون لەناو پرۆژەی دەستور چییە مەزاهیرەکانی ڕەقابەی متەبادلیش چییە. ئەمە یەک شتێکی دیکە بەڕاستی بە پێی تێگەیشتنی من بە پێی هەندەی من شارەزایم هەبێت لە فقهی دەستوری دەوروبەری چڵ وڵات سیستەمی پەرلەمانی دیموقراتی جمهوریان تێدایە پەرلەمانی دیموقراتی جمهوریان تێدایە هەڵبژاردننی سەرۆکی دەوڵەت چ لە ناو پەرلەمان هەڵببژێردرێت چ ڕاستە و خۆ لەلایەن میلەتەوە هەڵببژێردرێ ئەم تەنیا ئەم هەڵبژاردنە تەبیعەتی سیستەمە سیاسیەکە ناگۆڕێ بەڵکو پەیوەندی لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن وەکو کولێک لەگەڵ دەسەڵاتی تەشریعی پەیوەندیەکە چۆنە ئەمەیان یەک دوو پەیوەندی لە نێوان سەرۆکی دەوڵەت لەگەڵ حکوومەت چۆنە ئەو سەلاحیاتانەی ممارەسەی دەکات چۆنە ئەگەر مۆڵەتە بێ کاکە تەماشاکە اینجا دێمە سەر ئەوەی کە با پرسیارێکی لێ بکەم پرسیارێکی گرنگ دەداتە پێشەوە ئەویش ئەوەیە کە بەپێی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان کە لە پەرلەمان پەسەند کراوە هێستانە ئێشتا نەخراوەتە بەردەم ڕاپرسی خەڵک ئەم دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک دەسەڵاتی ئەوتەی پێدراوە لەناو سیستەمە سەرۆکایەتەکانی دنیادا هەیە و ڕەنگە لەوانش زیاتر بەپێ ڕای هەندێک چاودێر لەوانە توانای هەڵۆشاردنەوەی پەرلەمان لەوانە فەرماندەی هێزە چەکدارەکان کە بەدەستی سەرۆکایەتی هەرێمە کە ئەم دەسەڵاتانە لە دەستی سەرۆکی حکوومەت نیە وەکو دامەزراوەیەکی گرنگی تەنفیزی تۆ ڕەت چییە ئەمە وەکو هەندێک کەس پێمان دەڵێن هەنگاوێک بەرەو تاکڕەوی نزیکمان ناکاتەوە لەم جۆرە کۆمەلگایانەیە ڕای بەڕێزت کاکەجیان
من کاکە ئومێت من وەڵامم دایەوە دەبی لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ دەسەڵاتی قانوندانان واتە پەرلەمان هاریکاری هەبێ ئەوانە فەسڵەکە فەسڵێکی وەکو سیستەمی سەرۆکایەتی نییە فەسڵەکە تون بێ بەڵکو فەسڵێکی مەرنە بۆ نمونە ئەم دکتۆری بەڕێز گوتی سەرۆکی هەرێم دەست دەداتە ناو کاروباری پەرلەمان دەست لە کاروباری پەرلەمان وەردەدا ئەمە بە هیچ شێوەیەک شتێکی لەم بابەتە نییە بە پێی ڕەشنووسی دەستورەکە یان بە پێی ئەو قانونی ژمارەیەکی ساڵی 2005 سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان تەنیا بۆی هەیە ئەو پرۆژە یاسا بنێرێ بۆ پەرلەمان وەکو چۆن حکوومەتیش ئەو با بڵێن ئەو حەقەی هەیە وەکو چۆن دە ئەندامی پەرلەمانیش ئەو حەقەی هەیە ئەمەش یەکێکە لە مەزاهیرەکانی تەعاون لە بینی هەردوو دەسەڵاتدا ئەمەیان یەک دوو ئەمە پەرلەمانە کە تەشریعی قوانین دەکا بۆیە ئەگەر هاتو کە دەینێرێ بۆ سەرۆکی هەرێم بۆ ئەوەی ئیزداری بکە لە ماوەی 2 هەفتەدا ئەگەر ئیعتیرازێکی هەبوو لەسەر مادەیەکی یان لەسەر قانونەکە بەگشتی دەتوانی بینێرێتەوە بەڵام ئەگەر پەرلەمان سوور بوو لەسەر هەڵوێستی خۆی ئەوە دواتر ئەمە ڕای پەرلەمانە دەخوات بۆیە دەبێ قانونەکە وەکو چۆن پەرلەمان پەسەندی کردووەوە دەرچێ لە چەند بوارێکی دیکەشدا بۆیە ئەمە ڕاست نییە بوترێ کە سەرۆکی هەرێمی کوردستان دەست دەخاتە ناو کاروباری زۆر سپاس دەکەم پامەکەت گەشتە من دکتۆر ئاکۆ تۆ پێمان دەڵێ سەرۆکایەتی هەرێم ئەو مافی هەیە دەستخاتە ناو کاروباری پەرلەمانەوە بەڵام ئەو پرۆژە یاسایی پەرلەمان دەریەکات تەنها یەک جار سەرۆکایەتی هەرێم بۆ هەیە ڕەتی بکاتەوە جاری دووهەم کە پەرلەمان بە هەمان سیغەی ئیقراری کردەوە سەرۆکایەتی هەرێم بۆی نەڕەتی بکاتەوە و سەرۆکایەتی هەرێم وەکو دامەزراوەی حکوومەت و دامەزراوەکانی تر تەنها بۆیانەیە پرۆژە یاسا تەقدیم بکەن ئەمەش مافی بەدە ئەندام پەرلەمانیش کە کوتلێ و فراکسیۆنێک بێ ئەو مافان هەیە پرۆژە یاسا پێشکەشی پەرلەمانکەن و بخرێت دەنگدانەوە و زائیدەن کۆمەڵێک شتی دیکەشکە لەبارەی بەڵێ ئەوە جانبێکیتی کە کاگاسۆ باسی کرد کە ڕەتکردنەوەی بۆ یەک جار بۆی هەیە بڕیارەکان یاخود یاساکانی پەرلەمان ڕەتکاتەوە بەڵام دنیایەک سەلاحیەتی تری پێدراوە کە هەمووڕکەمەوە دنیایەک هەموو ئەو شتانی کە دەرەچێت پێویستە بە مەرسومێک بێت بۆ نمونە کاتێک کە بڕیارە درێت کە کەسێک لە پۆستێکی باڵا لە شوێنێکدا بنرێت پێویستە سەرۆکی هەرێم ئەگەر لە پەرلەمانیش متمانە بۆ کەسە بدرێت پێویستە سەرۆکی هەرێم مەرسومێک دەربکات بۆ ئەوەی کە ئەو کەسە تاعین پێ بچێتە شوێنەکەی خۆی ئەگەر هاتو سەرۆکی هەرێم ئەو مەرسومەی دەرنەگرت ئێستا من لە ماوەی ڕابردووە وەک بەڵگەهێنانەوەیەک زۆربەی پۆستەکانی سلێمانی ئەوەی مدیر عام بەرەوسەر کە بڕیارە گۆڕانکاری تێبێت چاوەڕێی دەرکردنی مەرسومێکی سەرۆکایەتی هەرێمە بەڵام تا ئێستا سەرۆکی هەرێم و مەرسومەی دەرنەگردووە کە لە ئەمانە هەندێکیان ئەگەر پێویست بچنە پەرلەمان و متمانەشی پێ بدرێت و ئەگەر بێمە سەر لایەنی دادوەری کە ئەمەڵێت دەزوەردان نییە سەرۆکی هەرێم بۆی هەیە دادوەرەکان تاعینکە و مەرسومێک دەرکا بۆ تاعینکردنیان و دواتریش سەرۆکی هەرێم بۆ خۆی لەژێر دەسەڵاتی دادگای دەسووریایە واتە ئەو دەدوەرانەی کە سەرۆکی هەرێم تعینیانەکە و مەرسومیان بۆ دەرەکا بۆ تعین بوونیان هەمووی لەلایەن دادگای دەسووریەوە چنە دادگای دەسووریەوە دواتریش دادگای دەسووری چاودێری سەرۆکی هەرێمەکانیش لە چەند حاڵەتێکی دیاری کراوە مەبەستەکە لێرە ئەوەیە کە سەرۆکی هەرێم سەلاحیەتێکی زۆری هەیە بەتابەتیش لە دەرکردنی کۆمەڵێک مەرسوماتە و دیاری نەکراوە ئایا گەر هاتو سەرۆکی هەرێم ئەو مەرسومەی دەرنەکرد بۆ جارێکی تر ئەتوانێ پەرلەمان بەبێ بگەڕێتەوە بۆ سەرۆکی هەرێم دەری بکات واتە ئێمە لەوانەیە زۆر جار هەندێک پۆست هەبێت پێویستی بۆ بێ سەرۆکی هەرێم مەرسومی بۆ دەرکا لە بەرزکردنەوەی سەربازی پێویستی بۆیە کە سەرۆکی هەرێم ڕەزامەندی لەسەر دەربڕێ بەڵام ئەمانە تا ئێستا بۆ شێ ماونەتەوە کە سەلاحیەتەکە دکتۆراکۆ کاک ئاسۆ پێت وانە بوونی سەراحەتی سەرۆکی هەرێم بۆ دامەزراندنی دادوەر بە شێوەیەک لە شێوەکان کۆنتترۆلکردنی دادگا بێ لە کوردستانە لە کاتێکە دادگا پێویستە دامەزراوەیەکی سەربەخۆ بێ لە دەسڵاتی تەنفیزی بەڵێ من لەگەڵ ئەوەم کە دەسەڵاتی قەزایی دەسەڵاتێکی مستەقل بێ کولیەن خازع نەبێ بۆ هیچ دەسەڵاتێکی دیکە تەنیا بۆ قانون نەبێ ئەمە یەکێکە لەو پرەنسیپانەی کە دەوڵەتێک پێی دەوترێ بە پێی قانون بەڕێوە دەچێت دەمێنێتەوە بەنسبەت محکەمەی دادگای دەستوری کە لەوێدا
سەرۆکی هەرێم بە ڕاوێشکردن لەگەڵ ئەنجومەنی قەزا کە چەند کاندیدێک پێشکەش کاندیدەکان دەخاتە بەردەم پەرلەمانی کوردستان. ئەوە پەرلەمانی کوردستانە بڕیار دەدات ئەو کاندیدانە دەنجیان پێ بدایانە. لە حاڵەتێکدا ئەگە پەرلەمانی کوردستان دەنجیان پێنەدا ئەوە ئەو کاندیدانە نابن بە ئەندام لە دادگای دەستوری واتە لێرەدا ئەم دەسەڵاتێکی هاوبەشە لە نێوان سەرۆکی هەرێم و لە نێوان پەرلەمانی کوردستاندا. ئەمەیان یەک. دوو، حەز دەکەم هەم بینەرانی خۆشەویست، هەم دکتۆری بەڕێز، هەم جەنابیشت بەڕاستی ئاگامان لەوە بێ کە ئەگەر ئێمە ئاگامان لە فقهی دەستوری مقارن بێ بین دەستوری وڵاتان مقارنە بکەین. لە ڕاستیدا هیچ سیستەمێکی سیاسی پەرلەمانی لە وڵاتێدا کۆپی وڵاتێکی دیکە نییە. ئەمە سیاقە تاریخیەکەیە، سیاقە سیاسیەکەیە، ئەوە دیاری ئەکا کاگاسۆ بۆیە بڵێ ببوورە تۆ جاری پێشوژەر باست لە ئەزمموی دەوڵەتان کرد کە ئەو ئەزمموی سەرۆکایەتی لە زۆربەی وڵاتان سەرکەوتوو بۆ ئێساش باسی لەوە کرد کە ئێمە پێویستە دراسی ئەزممون و دەستوری وڵاتانی دنیا بکەین. چەندین دراسە کراوە لەسەرەوەی کە ئەو وڵاتانەی کە پیانەوەترێت وڵاتی جیهانی سێ یاخود کە پیان دەوترێت وڵاتە دواکەوتوەکان ئەو شێوازەی کە لە سیستمی سەرۆکایەتیان جێبەجێ کردووە شێوازێکی شکست خواردوو بووە. دراسەیە کراوە لە ماوەی ڕابردووە 35 وڵات لە وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست وڵاتانی ئەمریکای لاتین یعنی بە شوەیەکی گشتی وڵاتەکان کە پێوتری جیهانی سێم کە هەوڵیان داوە نموزەجی سەرۆکایەتی دووبارەکەنەوە ئەم نموزەجە شکستی خواردوە سەر ئەنجامەکەی ناسەقامگیری بۆ دیکتاتۆری بووە. یعنی ئەگەر زۆر دوور نەڕۆین بابین باز لە سیستمی سەرۆکایەتیکەی لە وڵاتێکی وەک سووریا، لە تونس، لە سوودان یا ئەو نیمچە سەرۆکایەتی کە پێوتری یاخود پەرلەمانی لادەر لە میسر ویسی لاسی وڵاتێکی وەک فەڕەنسا. بەڵام دکتۆر ئاکۆ کاک ئاسۆ پێمان ئەڵێت ئەم سیستەمە سەرۆکایەتی ئێستا لە هەرێمی کوردستانە حکومڕانیەکە سیستەمێکی سەرۆکایەتی ڕەهانیە بە شێوەی سووریا یا میسر یا وڵاتێکی دیکە بەڵکو هەما هەنجێ بۆ نمونە ئەو نمونەی کاک ئاسۆ نایەوە ئەو کاندیدانەی کە سەرۆکی هەرێم پێشکەشیانەکە بۆ دادگای دەستوری پێشکەشی پەرلەمانەکەەوە پێویستە بە فلتەری ڕەزامەندی پەرلەمانە تێبپەڕێ. ئایا ئەگەر ڕەزامەندی پەرلەمانی لەسەر دەبێ ئەم کاندیدانەی سەرۆکی هەرێم سەرکەوتن بەدەست نانێ. ئەمە هێمانیە بۆ ئەوەی کە لەم سیستەمە حکومڕانیە پەرلەمان مەرجع و پەرلەمان بڕیارەدا ئەتوانێت کاندیدەکانی سەرۆکی هەرێم ڕەتکاتەوە. بەڵام ئەگەر هاتوو پەرلەمان کاندیدێکی بە قوبوڵ بوو و دەنگی پێدا بەڵام دواتر سەرۆکی هەرێم مەرسومێکی دەرنەکرد. یعنی هەر خاڵێکی ترکە پێیوەستە بە پەرلەمانەوە پەرلەمان سەرۆکی هەرێم ببوورە ئەتوانێت پەرلەمان هەڵبۆشێنێتەوە بانگەشە بکە بۆ هەڵبژارنێکی تر ئەمە هەمووی پێویستی بە کۆمەڵک مەراسیم هەیە مەرسوم هەیە. ئەگەر هاتوو سەرۆکی هەرێم ئەو مەرسومانەی دەرنەکرد بۆی کە لە پەرلەمان بۆ نمونە هەڵبژارنێکی تر نکات و یا هەڵبژاردننی پێشوەخت نەکە. ئێمە لە ئێستا دەکە باسی ماکەین هەندێک لەم دەسەڵاتانە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەتۆ پێمان بڵێ سەرۆکایەتی هەرێم بەبێ دەکەدی مەرسومێک هەموو برارەکانی پەرلەمان بیوەسێنێ ڕای بگرێ ئاسۆ ڕاچێ لەو بارەوە. یعنی ئەمە وردبوونەوەی زیاتری لە پرۆژەی دەستورە بەڕاستی. کاکە ئومێد دیسان حەز دەکەم دکتۆری بەڕێز سەیری مادە 56 ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بکە هەروەها سەیری قانونی ژمارەیەکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بکە. لە چەند حاڵەتێک سەرۆکی هەرێم دەتوانێت مەرسوم دەربکا و پەرلەمان هەڵبوەشێنێتەوە. یەکەمیان ئەوەیە کە پەرلەمان خۆی هەڵ بکە بە دوو لە سەرسەی ئەندامەکان خۆیان هەڵ بکەن. ئەمەیان یەک. دووەم لە سێ حاڵەتی دیکەدا ئەگەر نیوەی ئەندامەکانی ئیستیقالە بکەن واتە پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە یعنی 56 ئەندام کۆ ببنەوە ئیستیقالە بدەن 55 ئەندام دەمێننەوە ئەو دەمە پەرلەمان ناتوانێت کۆ بێتەوە. یان ئەگەر نیسابی قانونی تەواو نەبێ 6 ڕۆژ دوای یەکەمین هەڵبژار ناتوانێت کۆ بێتەوە یان نەتوانێ سیقە بدا بە سێ کابینە یەک لە دوای یەک. من کاگاسۆ یەک پرسیار لە جەناب دەکەم ئەگەر یەک لەحظە ئەگەر هاتوو ئەو من باسیەوەم نەکرد کە بە چ حاڵەتەکانی هەڵوەشانەوەی پەرلەمان چۆنە من وتم ئەگەر هاتوو لەو حاڵەتانەیە پەرلەمان هەڵوەشایەوە بەڵام پێویستی بە مەرسومێکی سەرۆکایەتی هەرێم یا سەرۆکی هەرێم هەبوو ئەگەر هاتوو سەرۆکی هەرێم ئەو مەرسومەی دەرنەکرد کەواتە هەڵبژاردن ناکرێت و ماوەی پەرلەمان یاخود فراغێک دروستە بێت کە تا نەکرێت ئەمە لە زۆربەی وڵاتانی دنیا بەم شێوەیە نییە. یعنی ئەم پرۆژە دەستورە پرسیارەکەت بە مۆجەی
پرسیارەکەم بە مۆجههی گەر هات و سەرۆکی هەرێم ئەو مەرسومەی دەرنەکرد دوای کە پەرلەمان هەڵۆشایەوە لەبەر ئەو سەبابانەی کە کاگاسۆ باسی کرد. فەرموو کاک ئاسۆ وەڵامی جەنابەت چییە؟ ئەوەلاً هەروەکو وتم ئەمانە حاڵاتی قاعدەیەکی کاشفن ناشئ نین لەو حاڵەتانەدا ئەوە بۆ ئەوەی فەراغی تەشریعی لە وڵات دروست نەبێ ئەو دەما سەرۆکی هەرێم مەرسومێک دەردەکا بۆ ئەوەی انتخاباتی پێشوەختە بکرێ بۆ ئەوەی جارێکی دیکە ملت بڕیاری خۆی بدا پەرلەمانێکی تازە بێتەکایەوە و دواتریش حکومەتێکی تازە بێتە سەرکار. بۆیە لە هەموو ئەو حاڵەتانەدا سەرۆکی هەرێم وەکو لە ناو پرۆژەی دەستوریشدا هاتیە ئیلزام کراوە دەبێت لەم حاڵەتانەدا مەرسوم دەربکە. کەواتە سەرۆکاتی هەرێم ئیلزام کراوە بۆی کە لەو حاڵەتانە من ئێستا نموزەجێکم بۆ توێ ناوتم کە چەند پۆست هەیە لە سلێمانی تا ئێستا مەرسومی سەرۆکاتی بۆ دەرنەکراوە بە بەتاڵی ماوەتەوە. یعنی ئەمە ڕاستە بەشێکی لەم سەلاحەتانە سەرۆکی هەرێم جێبەجێ نەکردووە ئێگەر هاتوو لە ئایندەیە جێبەجێ دەکرا. ئێمە لێرە کە قسە لەسەر سیستمی فەرمانڕەوایی یەکەین بە تهدیدی مەبەسمان لە شخصەکان نییە مەبەسمان لە کۆی سیستمەکەیە. سەرۆکی هەرێم بەپی یاسای سەرۆکایەتی هەرێم یاسای ژمارەیەکی ساڵی 2005 بۆینی لە دوو جار زیاتر خۆی کاندید بکات. جارێکی تر ینی لاڵبژاردی دابێت سەرۆکی هەرێم ڕەنگە لە پارتی نەبێت لە لایەنێکی تر بێت و ئەو کۆکردنەوەی ئەو هەموو دەسەڵاتە زۆرە وەکەوەی کە سەرۆکی فەرماندەی هێزە چەکدارەکانە و بۆی هەیە ئەو هەموو مەرسومە دەرکە زائیدەن بۆی هەیە دەسەڵاتی دادوەری دابنێت هەتا ئەخیران ئەمە ڕەنگە ئەم دەسەڵاتانە بە خراپ بەکار بهێنرێت بۆیە بەس بافرەکە تاوگەن بۆیە کە ئێمە باز لەواکەین کە پێویستە هەرێمی کوردستان سیستمێکی پەرلەمانی هەبێ بۆ ئەوەیە کە ڕێگا بگرێت لە خراپ بەکارهێنانی دەسەڵات ینی ئەزمموی گەلان سەلماندویانە تاکە شێوازێک لە مۆدلێک بۆ سیستمی فەرمانڕەوایی بۆ وڵاتانی جیهانی سێ یا وڵاتانی دواکەوتو و باشترین شێوازەوەی کە سیستمێکی پەرلەمانی بێت چونکە ڕقابەیەکی زۆری هەیە چاودێریەکی زۆری هەیە توانای هەڵۆشانەوەی حکوومەتی هەیە لە هەمان کاتە هاوسەنگی و هاوکاری هەیە لە نێوان دەسەڵاتی جێبەجێکردن لەگەڵ دەسەڵاتی یاسادانە. زۆر سپاس کاک ئاسۆ یەکێک لەو پرسانی کە بەردەوام ئەو ڕژێنێت و دکتۆر ئاکۆش ئاماژەی پێدا ئەویش ئەوەیە کە پێمان دەڵێ ئەزمموی گەلان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەم گەلانی ئەم ناوچەیە لەگەڵ سیستمی سەرۆکایەتی ئەزمموونێکی خراپە و هەموو حکومڕانیە کە سیستەمەکەی سەرۆکایەتی بێت سەری لە دیکتاتۆرێتەوە دەرچووە بە شێوەیەک لە شێوەکان و دەسڵاتیان بەکارهێنەوە. ئایا لە کوردستانە چۆن بزانین کە سیستمی سەرۆکایەتی بە شێوەیەک لە شێوەکان سەری لە تاقڕێەوە دەرناچێت لە کاتێکا کە لە کوردستانە وەک باز دەکرێت وەک ئاماژەی پێدەگرێت حیزب حکوومەت وەکو پێویست لە یەک جا نەکراونەتەوە میدیا وەکو پێویست ڕۆڵی نێوە دامەزراوەکانی کۆمەلگای مەدەنی وەکو پێویست جێگیر نەبوون. ڕای بەرەزی لەم بارەوە چییە؟ ئەزمموی گەلان دیکتاتۆرێتمان پێوە لە حکومی سەرۆکایەتیە؟ لە بەشی یەکەمی قسەکانی دکتۆر ئاکۆ من هاوڕام لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سیستەمی سەرۆکایەتی بەو شێوەیە تا ئێستا پیادە کراوە. لە ڕاستیدا سیستەمەکە سیستەمێکی دیموکراتی نەبووە، هەڵبژاردننی ناوبەناو نەبووە، تەعەدودەتی سیاسی نەبووە، ئازادی ڕۆژنامەگەری نەبووە، ئازادیە ئەساسیەکانی مرۆڤ پێشێل کراون. ئەوە پەیوەندی بە بەڕاستی بە سیستەمی سەرۆکایەتی نییە. ئەو سیستەمانەی کە لە وڵاتانە بەڕاستی سیستەمی شمولی بوون، سیستەمی دیکتاتۆرین، ئەمە باسێکی دیکەیە. بەڵام سەبارەت بەوەی کە داخوا سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا چییە؟ بە بڕوای من ئەوە لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستاندا ئەوە یەکلا بۆتەوە. دەکرێت ئێستا بۆتان بخوێنمەوە لە مادەی یەکەمدا بەڕوونی گوتراوە سیستەمی سیاسی پەرلەمانی کۆماری دیموکراتیە لەسەر کۆمەڵک پرەنسیب دامەزراوە لەوانە فەسڵی سوڵتاتە تعددیەتی سیاسیە ئەم دەست و ئەو دەستپێکردنی ئاشتیانەی دەسەڵاتە ئەمانە هەمووی لە ناو دەستورەکەدا جێگەیان بۆ کراوەتەوە. بەڕاستی بۆیە ناکرێ سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەو سیستەمە سیاسیانە بشوب هێندرێک کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەن. ئەوە بەو مانایە نییە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا لە هەموو جومگەکانیدا کامڵ و ڕێک و پێک و هیچ خەوشێکی نییە و پێویستی بەڕی فۆرم و چاکسازی و قسە لەسەرکردن نییە. ئەوە بەو مانایە نییە، بەڵام گوناحە بە بڕوای من سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستاندا بشوب هێنرێ بە سیستەمی سیاسی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە یان ئەگەر ئێمە بینە سەر واقع سەیریکەین
هەرێمی کوردستان ئیشکالێتی لەگەڵ یاسا نییە زۆر. یعنی ئێمە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک یاسا دەرەکە کە لە ئاسی و یاسای وڵاتانی پێشکەوتووە. دوای ئەوە سیرەکی ئیشکالێتەکە لە جێبەجێکردنی ئەو یاسایە. یعنی یەکێک لە ئیشەکانی پەرلەمان ئەوەیە کە بە دوواداچوون بک بۆ یاسانی کە دەریێت. زۆر سپاس دکتۆر ئەکۆ ناوبڕێکمان هەیە و دواتر دێنەوە قساکەین. ئازیزانم خۆشەویستانم پرۆگرامەکەمان بەردامە بەڵام دوای ئەم ناوبڕام بینەرانی ئاسیسیش دەتوانن ڕێگەی ژمارەی تەلەفۆن و ئیمەیل و پیجی ئێمە لە تۆری کۆمەڵاتی فەیسبوک سەرنج و پێشنیار و پرسیارەکانیان بگەێنن بینەری پرۆگرامەکەمان بن.